بەهۆی دووبارەبوونەوەی هێرشی موشەکی میلیشیا چەکدارەکانی ناو عێراق کە واشنتۆن بە لایەنگری ئێران تۆمەتباریان دەکات، وەزارەتی بەرگری ئەمریکا تاوتوێ وەشاندنی گورزی کەمەرشکێن دەکات لەو میلیشیایانە. بۆ ئەو مەبەستەش وەزارەتی بەرگری داوای ڕەزامەندی لە جۆ بایدن سەرۆکی وڵاتەکەی کردووە. دوو سەرچاوی نزیک لە پنتاگۆن ئاشکرایان کردووە. وەزارەتی بەرگری لەسەر مۆڵەتدانی بایدن وەستاوە بۆ وەشاندنی چەند گورزێک لە میلیشیاکانی عێراق لە بەرامبەر هێرشە بەردەوامەکانیان بۆ سەر بنکە سەربازیەکان و بەرژەوەندیەکانی ئەمریکا. یەکێک لە سەرچاوەکان بۆ ڕۆژنامەی دەیلی کۆلەر جەختی کردوێتەوە کە ئەم جارە واشنتۆن زۆر جددیە لە وەڵامی هێرشە موشەکیەکاندا، دوایەوەی پێشتر هەموو هەوڵەکان شکستیان هێناوە لە ڕاگررتنی هێرشەکاندا کە دوا هەمینیان بردومانکردنی سەربازگەی عین ئەسەد بوو بە فڕۆکەی بێفڕۆکەوان. سەرچاوەی دووەمیش باسی لەوە کردووە چەند ڕۆژی داهاتوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانیدا لە کۆشکی سپی سەرجەم ئەو بژاردانە تاوتوێ دەکرێن کە بڕیارە لەو بارەوە بگیرێتە بەر. ئەو سەرچاوەیە باسی لەوەش کردووە کە بەرپرسانی سەربازی لە هەوڵی وەرگرتنی ڕەزامەندی بایدندان لە پێناو وەشاندنی وەها گورزێک بەم نزیکانە، بەڵام کاتێکی بە دیاریکراو بۆ ئەو پرۆسەیە ئاماژە پێ نەکردووە. لە بەرامبەر ئەو زانیاریانەدا و بڵاوبوونەوەی لە میدیای ئەمریکی کۆشکی سپی بێدەنگی هەڵبژاردووە. هەروەها ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ڕەتی کردووەتەوە هیچ لێدوانێک لەسەر ئەو بابەتە بدات، پنتاگۆنیش بە هەمان شێوە. ئەو هێرشە موشەکیانەی بە درێژایی ساڵی ڕابردوو و پێشتریش کراونەتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا، بەردەوام ئەمریکا تێیدا پەنجەی تۆمەتی ئاڕاستەیە و گروپانە کردووە کە لە ئێرانەوە نزیکن. لە راپۆرتێکدا هەفتەی پێشووە ئاژانسی ڕۆیتەرز ئاشکرای کرد کە ئێران جارێکی دیکە ڕیزەکانی ئەو چەکدارانە ڕێک دەخاتەوە و گروپی تایبەتیان لێ دروست دەکات. بۆ ئەو مەبەستەش هەنگاوی جددی ناوە. ڕێکارەکەش بریتیە لەوەی ئەو چەکدارانە جیا دەکاتەوە کە زیاتر متمانە پێکراون و بەهێزترن، ئەوەش لە پێناو دروستکردنی گروپی بچووکتر کە پابەندیان بە ئێرانەوە زیاتر بێت، بە دوور لەو گروپە گەورانەی هەن و هەمیشە پشتیان پێ نابەسێت. ئەو راپۆرتە باسی لەوە کردووە چەند گروپێکی بچووکی نهێنی کە لە ماوەی ساڵی ڕابردوودا دروستکراون لە لوبنان ڕاهێنانیان لەسەر جەنگی فڕۆکەی بێفڕۆکەوان و چاودێری و بانگەشەی ناوتۆڕەکانی ئینتەرنێت پێکراوە. هەروەها ئەوەشی ئاشکرا کردووە کە پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوان ئەو گروپانەوە ئەفسەرەکانی فەیلەقی قودستا هەیە کە باڵێکی سوپای پازارانە و زیاتر چالاکیەکانی لە دەرەوەی ئێران بەڕێوە دەبات.